الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الكلام كلام الله، وخير الهدى هدى محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برا خۆشەویستەکانم، خوشکە بە ڕێزەکان، بەردەوامی لەسەر باسکردنی ڕەتدانەوەی شوبهەکانی تەکفیر ئەو کۆمەڵە خەڵکەی کە لە عالەمی ئیسلامیە دەستێکیان هەیە و قووەتێکیان هەیە و کۆمەڵە خەڵکێکن کە زۆرێک لە خەڵکیان یعنی فریو داوە بەوەی کە لە ناو وڵاتی موسڵمانان زوڵمەکرێ و ئەمە سەری کێشاو بۆ ئەوەی کە تەکفیری حوکام بکرێ و زائیدەن تەکفیری عامی خەڵک بکرێ بە ڕێژە لە سا ئەوە و لە سەدا ئەو نەکافرە و لە سەدا ئەو نە موسڵمانە و بەو شێوەی لێ بکرێ و خوێنی موسڵمانان حەڵاڵ بکرێ و گەنجی موسڵمان پاڵ پێوە بنرێ بۆ ئەوەی کە مظاهرات بکەن و بۆ ئەوەی کە کۆمەڵە ڕاپەڕین و شتێک بکەن و خوێنیان بڕێژرێ و وڵاتێک بدرێ. بەرهەمی هەموو ئەو فکرە و بۆچوونانەی جەماعەتی تەکفیریەکان کەوا بە ناوبانگ زانایان وا ناوزەدیان کردوون بەردەوامی لەسەر ڕەتدانەوەی ئەوان. ئێمە تا ئێستا شوبهاتی زۆر هەیە، بەڵام بنچینەی هەموو شوبهاتەکانیان زۆرینەی لەم چەندانەیەوەیە کە ئێمە پێشتر باسمان کردووە، چکە بەڕاستی سەرچاوی خوێن ڕشتنەکەیان و سەرچاوی تەکفیرکردنی حوکام و موسڵمانان لەمانەوە سەرنجامەگرێ. بۆیە بە پشتیوانی خوای گەورە باڵا دەست لەم دەرسەش شوبهەیەکی تر لە شوبهەکانیان، گومانێکی تر لە گومانەکانیان ڕەتدەینەوە بە ئایەتی خوا و بە فەرمودەی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بە قسەی زاناکانمان، ئەو زانایانی کە معتەبرن، نەک مەسەلەن بین قسەی مفەکیرێک بێنین، ئەوەی کە خوای گەورە باسی کردو وەکو مەصدەر وەکو مەرجع بریتیە لە زانایان، نەک کەسێ مەسەلەن مفەکیر بێ ڕۆشنبیرێک بێنین بڵێ من پێم وایە پێم وایە ئەوە وایە و بەڕێی من ئەم ئاەتە بە کەڵکی ئێستا نایە و ئەمەیان تەفسیرەکەی وایە و پێم وایە و ئەم شتانە نە، ئەوەی کە زانایە و کە قسەی معتەبەرە. شوبهەیەکی تر باسەکەین، الشوبهة الخامسة، شوبهەی پێنجەم، ئەڵێ ئەوان گومانەکەیان ئەوەیە إن الذي حدث في مصر إنما هو بقدر الله كونا فلا يجوز الاعتراض عليه شرعا. ئەوەیەکێکە لە شوبهەکان لە بەردەستی تۆ هەیە، ئەڵێ ئەوەی کە لە میسر ڕوویاوە ئەمە بە قەدەری خوایە. طبعا ئێمە نمونەیەکی مسرمان وەرگرت، کورد دەڵێ مشتێ نمونەی خەرمانێک، تۆشتە سەر خەرمانێک گەنمە و دوراوەتەوە، ئەڵی کاکە گەنمت دەیە، بەڵێ هەمانە، ئادەی با بچم سەیری کەم، کابرا ئەڵێ ئەمە نمونەکەیەتی، ئیتر ئەو نەتباتێ و 2 تەن و 10 تەنێ باتێ، ئەمە نمونەکەیەتی دیار. کوردەواری ئەڵێ مشتێ نمونەی خەرمانێک یا خەروارێکە بە پێی زمان و لەهەجاتەکە. ئێمەش میسرمان بە نمونە وەرگرت، جا ئەگەر میسر بێ، ئەگەر یعنی سووریا بێ، لوبنان، لیبیا بێ، هەر شتێک لەمانە بێ، هەر هەمان شتە، فەرقی نییە، فەرقێک ناکالەوە. ئەڵێن دیکێک لە گومانەکان ئەوەی کە لە میسر ڕوویاوە ئەمە قەدەری خوایە، بەڵام چ جۆرە قەدەرێ؟ قەدەری کەونی. ئێوە تەمانی عەقیدەتان خوێندووە، مسلمانە بێ لە سەرەتایە عەقیدە بزانێ بیخوێنێ، 2 جۆر قەدەرمانەیە، قەدەریکیان پێ وترێ قەدەری کەونی، قەدەریکیان پێ وترێ قەدەری شەرعی. جا ئێستا باسێکین ئینشاءالله پوختەیەک. ئەڵێ ئەوەی کە لە میسر ڕوویاوە ئەمە قەدەری کەونیە، قەدەری خوایە. چ جۆرە قەدەرێکە؟ یەکێکە لە قەدەرە کەونیەکان بۆیە دروست نییە شەرعیەن کە تۆ بێ ئیعترازی لێ بگری، بێ ڕەخنەی لێ بگری. چۆنە بێ ڕەخنە بگیرێ لە قەدەری خوا؟ شتی وا چۆنە بێ؟ ئەمە یەکێکە لە گومانەکان. طبعا کێژە ماڵێ کەناڵی محور محەممەد حەسان، داعیەکی مەشهورە لە میسر، لە عالم بەناوبانگە، لەگەڵ ئافرەتێکا دانیشتووە و ئافرەتەکە سوفور و سافیرەیە، قژی بە دەرەوەیە، جلەکانی شەرعی نییە. ئەڵێ ئەوەی کە لە میسر ڕوویە ئەمە بە قەدەری خوایە، ئیعترازیش ناگیرێ لە قەدەری خوا، وەکو چۆن ئەم جلانەی کە تۆ لەبەرێ کردووە بە قەدەری خوایە. ئەمە نەسی قسەکەی کێیە؟ محەممەد حەسان. جا طبعا ئەمە ڕەتدانەوەی ئەم شوبهەیە لەوەوە ئەبێ
ئێمە ئەزانین کە هەموو شتێک لەم دنیاە هەمووی بە قەدەری خوایە بەڵام خەتەرەکە خەلەلەکە لەویە چکە طبعا ئەوە ئەزانین لە ئەو ئاەتە پیرۆزەی خوای گەورە فەرمێ ئینا كل شيء خلقناه بقدر ئێمە هەموو شتێکمان بە قەدەر دروست کردو خوای گەورە فەرمێ هیچ شتێک لە قەدەری خوا دەرناچێ یعنی مثلا شتێک بێ قەدەری خوا چییە قەدەری خوا ئەوەیە خوای گەورە عیلمی بە هەموو شتێکگەیە و هەموو شتێکی نووسیوە و هەموو شتێکی خەلق کردووە و هەموو شتێک بە ئیرادەی خوا بێ ئەمە چوار ڕوکنەکەی قەدەرە کە باسم بۆ کردوون پێشتر خۆ ناکرێ بڵێ وەڵا شتێک هەبووە ڕووی یاوە خوای گەورە عیلمی پێی نەبووە یان خوا نەینووسیوە یان بە ئیرادەی خوا نەبووە یان بە خەڵقی خوا نەبووە ناکرێت تۆ شتی وا بڵێ بۆیە خوای گەورە فەرمێ هەموو شتێکمان بە قەدەر دروست کردووە بەڵام خەتەرەکە و مەترسیەکە لەویایە کە تۆ بێی سەرپێچی خوا بکەی بڵێ قەدەری خوا بوو ئەو مشکلەکەی یعنی بێی معسیەتی خوا بکەی شتێک بکەی کە خوا پێی ناخۆشە بەڵام بڵێ ئەوە قەدەری خوا بوو ئەمە مشکلەکەی و ئەگەر بزانن ئێمە ئەم چەند شوبهەیە پێشتر زۆر بە تەفسیل ئاەتمان باس کرد حەدیثمان باس کرد و ئەقوالی زانایانی معتەبەرمان باس کرد لە کۆن و تازە کە ئەمەی ڕوویاوە ناشەرعی بووە لەم مظاهرات و لەم شۆڕشەی کە کرا ناشەرعی بوو نامەشروع بوو ئێستا ئەکرێتەوە شتێکی نامەشروع بکەی بە حوجە بیشەرعێنی بڵێ لەبەر ئەوەی کە قەدەری خوایە ئێمە خۆڕە قەولی قەدەرەکان وابوو قەدەرەکان کە فێرقەیەکی گومڕان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ شراری خەلق ئەمە ئەمانن ئین مەریضوا فلا تعودوهم نەخۆش کەوتن مەچن سەردانیان کرد وئین ماتوا فلا تشهدوهم ئەگەر مردیشن مەچن بۆ گۆڕستان لەگەڵیان لەگەڵ گۆڕەکانیان لەگەڵ جەنازەکانیان مەچن بۆ گۆڕستان بیان خەنە ناو گۆڕەوە مەچن بەشداری مەکەنێەوە کە خەڵکیشی خراپن کە احتیجاج بە قەدەری خوا ئەکەن بۆ معسیەت و بۆ خراپەکانیان بۆیە برا خۆشەویستەکانم ئەم قسەیە قسەیەکی بەتاڵە و قەولی جیبریەکانە کە ئەوان باوەڕیان وایە هەموو شتێک کە ئێمە یکەین خوا بە زۆر پێمانەکە چ دەسەڵاتێکمان نێ لە کاتێک ئێمە ئازانین وانییە خوای گەورە زۆر بە هیچ کەسێک ناکە ئێستا تۆ خوای گەورە ڕێی ڕاست و ڕێی خراپ هەردووکیانی بۆ ڕوون کردوویتەوە ئەمەیان باشەکەی شوێنیکەوە پاداشتی زۆرت دەستەکەوێت بەهەشتت دەستەکەوێت لە دنیا خۆش حاڵی و خۆشگوزەرانیە ئەمەشیان خراپەکەی و سزای خوایە خوا بمان پارێزێ تۆ کامیان ڕێی کامیانەکەی ئەکرێت تۆ بچی خراپەکە بکەی بڵێ وەڵا خوایە تۆ بە زۆر پێو کردم خوای گەورە فەرمی ئادەی بێنە دە کتابێک بێنن بزانم من بە زۆر پێم کردوون فەرموو کتابێک بێنن وەکو ئاەتە پیرۆزەکە فەرمێ ئەو کتابەی کە ئەڵێن ئێمە بە زۆر پێمان کراوە دەبێن و کتابەمان بەرێ شتی واتان دەست ناکەوێ یعنی تۆ ناکرێ بەسە کەسێ بچە زینا بکە بڵێ وەڵا کاکە ئەگەر خوا بیویستایە من زینام نەکرد بەس چکە ویستوێتیوە تاژم زینام کرد یان مەسەلەن گەنجێک گەڵێ جا باشە کاکە من کە خوا نووسیبێتی بۆ بەهەشت بچم یا بۆ جەهەنەم ئیتر بۆچی نوێش بکەم بۆچی بێم بۆ مزگەوت دەوری چییە ئەمە قسەیەکی بەتاڵە ئەمە قسەی قەدەری و جیبریەکانە خوا بمان پارێزێ کە ئەهاتن چیانە کرد لە معسیەتی خوا احتیجاجیان بە قەدەرە کرد یعنی خۆمی کە ئێمە کردومانە دەسەڵاتمان چیتر خواویستی وا بوو شتی وا چۆن نەبێ بۆیە بەڕاستی ئەمە معلومە لە بەضەڕورەت هەموو شتێک لە کەون ڕوئەیە هەمووی بە قەدەری خوایە شتێک نییە کە خوای گەورە لە قەدەر نەینووسی بێ هەرچی خوا بیەوێ ئەبێ و هەرچیش خوا نەیەوێ نابێت ئەمە حەقیقەتێکە و کۆتایی پێهاتووە ئیمامی حەربی کرمانی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ نەسی قسەکەی خۆیتان بۆ بخوێنمەوە زۆر نییە والزنا والسرقة وشرب الخمر وقتل النفس وأكل المال الحرام والشرك بالله والذنوب والمعاصي كلها بقضاء الله وقدر الله كلها بقضاء الله وقدر من الله من غير أن يكون لأحد من الخلق على الله حجة زنا كردن عرق خواردنوا خۆ کوشتن يعني ماڵی حرام خواردن یا ماڵ خواردن بە حرام شەریک بۆ خوا بڕیاردان هەموو گوناحەکان هەمووی بە قەدەری خوایە بە قەزا و بە قەدەری خوایە فەرمێ بێ بزانی کە بە قەزا و بە قەدەری خوان بەڵام ئەمە هیچ کەسێک ناتوانێت لەسەر خوا بیکا بە بەڵگە بڵێ خوایە خەتای تۆ بوو یعنی تۆ نەبووی تا من وام نەکرد
بەڵکو ئەمە حجەیەکی گەورەیە لەسەر دروستکراوەکانی هی خوایە لەسەر دروستکراوەکانی لەبەرەوەی کە لا يسأل عما يفعل وهم يسألون لەوەی کە خوایکا پرسیاری لێ ناکرێت و ناتوانێت محاسبەی خوا بکەی وهم يسألون خوای گەورە محاسبەی ئێماکە لە کاتێکا کە قسەکەی لەوێ تەواو بێ لەکوێ هاتووە ئیجماع السلف في الاعتقاد ئەلەوێ هاتووە وەکو چۆن خوای گەورە لە ئاەتە پیرۆزەکەیە فەرمێ رسلا مبشرين ومنذرين لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل خوای گەورە پێغەمبەرانی ناردووە بەچی بە دوو صفت مبشرين مژدەدان ومنذرين وئاگادارکەرەوە بۆ بەم دوو صفەتە خوای گەورە پێغەمبەرانی ناردووە بۆ ئەوەی کە خەڵک نەتوانن حجة بعد الرسل لە دواوەی کە خوای گەورە پێغەمبەرانی نارد کەس حجەی نەمێنێ ئێستا لەم ڕۆژەیە کەسێ بڵێ وەڵا کاکە من نوێژ ناکەم لە قیامەتا بڵێ وەڵا خوایە من بۆیە نوێژم نەکرد نەمەزانی نوێژ چییە یەکا کە تۆ باوکت نوێژەکە دایکت نوێژەکە براکەت نوێژەکە بانگی مزگەوت ئەدرێ ئەکرێ لە قیامەتا کەسێ بڵێ وەڵا خوایە من بۆیە نوێژم نەکرد لەبەر جا وەڵاهی نەمزانی نوێژ چییە خوای گەورە فەرمێ ئەی تۆ گوێت لە بانگ نابوو ئەی پیان ناوتی نوێژکە ئەی لە مەکتەب فێریان نەکردی ئەی مەسەلەن مامۆستا پێی ناوتی ئەی ڕەفیقەکانت ناچوون بۆ مزگەوت هەموو ئەم شتانە چی حجەیە لەسەر تۆ ئیتر ئەمە وەرگرە ئەم نمونەیە بۆ ئەوەی کە پێغەمبەران پێی هاتوون سەلامی خۆیان لێبێ پێغەمبەری خۆمان صلی الله علیه و سلم هەموو شتێکی ڕوون کردوێتەوە تۆ ناتوانی بڵێ وەڵا کاکە من نەمبیستووە ناتوانی بڵێ وەڵا من پشتی وا نازانم یعنی ئیسلام چییە تۆ لەناو وڵاتی موسڵمانانە چۆن ئەڵێ ئیسلام چییە بۆیە بەڕاستی هەموو ئەمانە بە قەدەری خوا بێ بەڵام نابێت تۆ بیکەیتە بەڵگە لەسەر خوا بەڵکو بەڵگەی خوا لەسەر ئێمەیە بەڵگەی خوا لەسەر ئێمەیە لا يسأل عما يفعل وهم يسألون ئەمجا فەرق چیە لە نێوان قەضای کەونی و قەضای شەرعی قەزا و قەدەری کەونی وەکو وتمان نەوعێکە لە کتوبەکانی عەقیدە خوێندرێت لە بابی قەدەر و قەضا و قەدەری شەرعی چییە قەضا و قەدەری کەونی ئەوەیە برا خۆشەویستەکانم ئەوەی کە کەونیە هەر ئەبێ ببێ بەڵام مەرج نییە خوا پێی خۆش بێ هەر ئەبێ بوونەکەی ئەوە هەر هەیە بەڵام مەرج نییە خوای گەورە پێی ڕازی بێ و خۆشی بوێ بۆ نمونەوەکو شەریک بۆ خوا بڕیاردە کابرایە کە شەریک بۆ خوا بڕیارەیە ناتوانین بڵین بە قەدەر و بە قەزا و قەدەری خوا نەبووە چونکە ئەگەر بڵێ بە قەزا و قەدەری خوا نەبووە یعنی خوای گەورە عیلمی پێی نەبووە چونکە یەکەم ڕوکنی قەدەر بریتە لە عیلم وإن الله قد أحاط بكل شيء علما آية بيروزك فرمي خواهي قولة إحاطي علمي بها مش تبردوه وتدركي بها مش تبردوه بي بها مش تبردوه وخواهي قولة همش تجي نسيوه يعني مرتبي دو هم بريتيا لكتابتك أكريتو بلي والله خواهي قولة علمي بمش تنبوه وخواهي قولة نينسيوه إن جايك يشتلوا أنا إرادة خواهي قولة فرمي ما تشاءون إلا أن يشاء الله رب العالمين إيوش مشيئة تانية إلا أولا بك أخوائي يبو إيوه وهروها خلق كشك خواهي قولها مشتكي دروس كردوه ومشتكان بخلقي أو بدروس كردني أو الرواية كواتبرا خوشويستكم مرجنية قضاء كوني خواهي قولها خوشي بيو بلام إلا هالرواية وكو شرك وزينة وقتل نفسه أو جورشتانا أي قضاء شرعي شيء قضاء شرعي خواهي قولها خوشي بي بي خوشة بلام مرجنية الروبة خواهي قولها داوي لهمو خلق كردوه كموحد بن کە خواپەرست بن پێی خۆشە و هەر کەسێ خواپەرست بێ بە یەک خواپەرستێکە یەچێتە بەهەشت ئەگەرچی هەرچەندێک گوناحیشی هەبێ چونکە شەریکی بۆ خوا بڕیار نەیاوە ئەمە قەضای شەرعیە بەڵام ئایا هەموو کەس موحیدە هەموو کەس موحید نییە خوای گەورە پێی خۆشە یەک گەنج نەچێ بەلای ئەوەی کە قسە لەگەڵ ئافرەتێکی حرام بکە نەظەرێکی حرام بکە نامە گۆڕینەوە و دڵداری و عەشق و ئەوانە بکە بەڵام ئایا خەڵک گوێڕایەڵی خواکەن لەوەیە زۆرێ لە خەڵک زۆرێ لە گەنجان ئەچنەکەونە ناو ئەو گوناحەوە ئەوەش قەضاء شەرعیەکەیە کەواتە قەضاء کەونیەکە ئیلا هەڕۆیە بەڵام مەرج نییە خوا پێی خۆش بێ قەضاء شەرعیەکە خوای گەورە پێی خۆشە بەڵام مەرج نییە خەڵک گوێڕایەڵی بکەن مەرج نییە خەڵک گوێڕایەڵی بکەن دوجار هەردووکیان چییە هەردووکیان قەدەری خوای گەورەیە بۆیە بەڕاستی برا خۆشەویستەکانم ئەوەی کە ڕوئەیە لە قەدەرە کەونیەکان ئەوەی کە ڕوئەیە لە قەدەرە کەونیەکان بۆی بگەینە ئەنجامێکی باش وەڕەدی ئەم شوبهەیە بینەوە چکە وتمانەوە قەولی جبریەکانە تۆ بێی معسیەتی خوا بکەی بڵێ وەڵا قەدەری خوا بوو ئەوانی ژوایان نەکرد فێرقەیەکی گومڕان ئەگە بچن کتوبەکانی عەقیدە و بیر و باوەڕ بخوێننەوە کەم تا زۆر عیلمتان لەسەریان نەبێ ئەو قەدەرە کەونیانی کە ڕوو ئەدەن ئەبێ ئێمە بە شەرع بین چیان بکەین پۆڵێنیان بکەین و
بیپێوین بزانین ئایا شەرعیە یا شەرعی نییە. هەرچی ڕوئەیە لەم کەونەیە لەم بوونەیە، هەرچی لە دەستی ئینسانە قەومێ، هەرچی کۆمەڵە و تایەفە و گروپێک ئەیکەن دین چی یەکەین؟ بە شەرع ئەی پێوین بزانین ئایا شەرعی خوای گەورە ڕێی پێیاوە یا ڕێی پێ نەیاوە. ئەگەر ڕێی پێیابوو کەواتە شەرعیە، قەدەرێکی شەرعیە. ئەگەر ڕێشی پێ نەیابوو کەواتە ئەمە ناشەرعیە و نامەشروعە. موسڵمان نەبێت قەدەری خوای گەورە بکاتە حوجە بۆ ئەوەی کە ئەم ئیشە بکە، چونکە قەدەر لە شوێنێکە و مەعسیەتیش لە شوێنێکە بۆ ئەوەی کە تۆ بیکەیتە حوجە. والحمد لله رب العالمين. ئەوە بریتە لە چی؟ بریتە لە ڕەددانەوەی شوبهەی پێنجەم کە محەممەد حەسان ئەڵێ ئەوەی کە لە میسر ڕوویاوە بە قەدەری خوایە، قەدەری کەونی کە ئەبوایە هەر ببوایە و ناشتوانی نێمە اعتراض و ڕەخنە لە قەدەری خوا بگرین کە ئەمە قسەیەکی بەتاڵە و بەو شێوەیە ڕەددەیرێتەوە. شوبهەی شەشەم باسەکەین. الشبهة السادسة زۆر ضرورة. زۆر بەباشی گوێ بۆ ئەم شوبهەیە بگرن ئینشاءالله. زۆر بەباشی گوێ بۆ ئەم شوبهەیە بگرن. بەڵێ ئەم شوبهەیە بە باشی و بە ڕێک و پێکی زەبتی بکەن بە ئیزنی خوای گەورە و باڵا دەست. هذه المظاهرات كانت للمطالبة بالحقوق المشروعة والمطالبة العادلة والرفع الظلم والمطالب العادلة والرفع الظلم. أم شبهة باسي چیەکە؟ باسی ئەوە کاکە ئەمەی کە ئەکرێ ئەمڕۆ ئەم مظاهراتانە بۆ چییە؟ بۆ یە کە حەقە شەرعیەکان مافە شەرعیەکان وەربگیرێ و هەروەها داواکاریەکی باش و عادیلانە و دادپەروەرانەیە و بۆ ڕەفعی ظولمە، بۆ ئەوەی کە زوڵم لە وڵاتانە هەڵبگیرێ. ئەمە زۆر ضرورە ئەو شتانی تایە باسیەکەین چۆن ڕەددەیرێتەوە لە پێنج ڕووەوە. تکایە هەر پێنج ڕووەکە بە پوختی بینووسە بۆی بۆ ئیمتیحانەکە بتوانی بە کوردی جواب بیتەوە هەر چاکە و بە عەرەبی جواب بیتەوە چاکترە. ئاوە هەر کامێکیان بێ دروستە ئینشاءالله. یەکێک لە ئەو داعیانە کە بە تەکفیر و بە هاندانی مسلمانان هەمیشە بۆ ئەم توند و تیژیە ئەڵێ هؤلاء الشباب الذين ما خرجوا إلا للمطالبة بحقوق عادلة مشروعة. ئەمانە وەڵا کە هیچ شتێکیان ناوێ ئیلا ئەوە نەبێ، نەچوونەتە دەرەوە ئیلا ئەوە نەبێ کە داواکاری حەقە عادیلەکانی خۆیان بێ، یعنی حەقێکی مەشروعی خۆیانە بە دادپەر و حەقێکی دادپەروەرانەی هیچ زوڵمێکی تیانە داوایەکەن. بۆچی خراپ؟ بەڵێ وهر أولي هؤلاء الشباب قد خرجوا من أجل المطالبة بالحرية والديمقراطية. هر محمد حسان وعليه داعية مشهورة أم جنجانة يعني درشون بويكا داوي حرية وداوي ديمقراطية بكن وبو أويكا أم داوي يعني خويا ثابت بكن بدستي بينن هاتون شو نتدروا أما ينكردوا. طبعا مشبه پێنج شێوە ڕەددەیرێتەوە لە پێنج وەجه و لە پێنج ڕووەوە تکایە ئاگاتان لە ڕووەکان بێ زۆر ضرورە. ڕووی یەکەم الوجه الأول برا خۆشەویستەکانم ڕووی یەکەم ئەوەیە أن المطالبة بالحقوق المشروعة والمطالب العادلة والرفع الظلم لا يكون إلا بالطرق الشرعية وبتقدير المصالح والمفاسد. أم مطالبة يعني أم داوا كردنانا بحق مشروع كاني خوت أم داوا كردني ما فاني خوت بو أويك الظلم لسر خوت يا لنا ولاتك خوتانا هيلي تو أجر بتوي الداوا يبكي أبي بالطريقي مشروع به أبي بالرجاي شرعي به نق بالرجاي نا شرعي تو أجر بتوي ما في خوت بسني بالرجايك الشرعي بويك لشرعي خوتها هاتوا يا نوتا بالرجايك نا شرعي داوايك تو بالرجاي شرعي داوا يبكي وإلا أدى ذلك إلى إضاعة حقوق أكبر من الحقوق المراد جلبها. تو داوي ما فيكي بولنا تو بڵی کاکە بنزین گرانە تو ئەکرێت داوای بنزین کەی دوای ئاویش نەمێنێ لە وڵاتە تو خراپترە کرد. تو ئەکرێ مەسەلەن داوای کارەبا بکەی، داوای مەسەلەن بایعی بکەی، داوای بۆ نمونە کۆمەڵە شتێک بکەی، دوایی زۆر لەوە خراپتر یعنی واقعەکە وای لێبێ لەوە خراپتر بەسەر خەڵکا بشکێتەوە. خۆ ناکرێت شتێکی وا بکەیتەوە
يعني تۆ گەر بە ڕێگە شەرعیەکە نەبوو ئەو کاتە بە ڕێگە ناشەرعیەکە ئەم مشکلانی لێ دروستە بێ. یعنی سیرەکەی مەسلحەت و مەفسەدەت کە تۆ سیر بکەی هێشتا ئەمەیان بێ باشە لەوەی کە ئەم مەفسەدە گەورەیە دروست ببێ. ئەوە لە ئوسولی فقه ئەم مەفاسیدانە یعنی حسابە کرێ، باسی زەرەر ئەکرێ، ضەرەری ئەخەف، کەمترین زەرەر تۆ ئەبێ ڕەچاو بکەی بۆ ئەوەی یعنی نەگەی بە زەرەرێکی گەورەتر لەوە، نەگەی بە زەرەرێکی گەورەتر لەوە. مەسەڵەن تۆ چۆن بچیتە شوێنێکەوە خەریک بێ بمری لە برسا، گۆشتی مردارەوە بوو لەوێ، تۆ کەمێک لە مردارەوە بووە خۆی هەتاکەیتە ئاوەدانی گۆشتە حەڵاڵەکە بخۆی، دروستە بۆت. بەڵام ئێستا گەرەمە نەخۆی ناگەیتە شوێنە ئاوەدانەکە بخۆ ئەمریت. ئەو کاتە چیت کرد؟ زەرەرەکە گەورەتر بوو. بۆیە ئەم ضەرەرە ئەخەفە حرامێک تۆ ئەخۆی لەم کاتەیە بۆت حەڵاڵە بێ لەبەرەوەی هەتا ئەگەی بە شوێنێک کە تۆ بتوانی مەسلحەتە گەورەکە بەدەستبێنی. و هەروەها ئینسان ئەگەر بە ڕێگەی شەرعی نەڕۆی سەیرەکەی ئەو شتەی کە لێدون بووە یان بە معنایەکی تر ئەو زوڵمەی کە ئێستا هەیە زوڵمەکە گەورەتر ئەبێ، زوڵمەکە گەورەتر ئەبێ. بۆیە باسمان کرد ئەم شۆڕشانی کە ئەکرێن ناو وڵاتی موسڵمانانە، ئەم مظاهراتانی کە ئەکرێ ئەمە ڕێگەی شەرعی نین. بۆیە سەیرەکەی مادام ڕێگەی شەرعی نییە، ڕێگەیەکی حرامە، بۆیە سەیرەکەی مەفسەدەی گەورەتری لێبووتەوە. 500,000 کەس لە وڵاتێکا بڕوا لە سەرەتای مظاهرەیەکەوە، 500,000 کەس بکوژرێ، ئەمە زۆر قورسە بەڕاستی. 50,000 کەس بکوژرێ، بەڕاستی ئەمە قورسە. بەڕاستی ئەمە یعنی زەرەرێکی ئەوەنە گەورەیە کە هەر ئەسڵەن تحمل ناکرێ. شيخ بن باز فرمي رحمتي خوای لێ بێ فالأسلوب الحسن من أعظم الوسائل لقبول الحق. أسلوبي جوان چاک لە گەورەترینی هۆکارەکانە بۆ ئەوەی حەق قبول بکرێ. والأسلوب السيء العنيف شێوازێکی ناشرین و تند و تیژانە و خراپ من أخطر الوسائل في رد الحق. لما ترسي دارترين هۆکارەکانە بۆ ئەوەی کە حەق ڕەت بکرێتەوە. وەکو ئامۆژگاری وایە، مەسەڵەن تۆ بی ئامۆژگاری کەسێ بکەی بە نەرمونیانی و بە جوانی جێی وەرگرتنە، ئەگەر هاتی بە تونگی حیا بر لەناو خەڵک لێدوەر ناگرێ، لەوە چێ بە شەڕیش بێ لەگەڵت، لەوە چێ زۆر بچێ بگەڕێ قیل و قالی پێچ و پەنا سوچ و ئەوانە بدۆزێتەوە بەس بۆی کە شتەکەی خۆی شەرعی پێبا لەبەرەوەی کە تۆ ناو خەڵکا پێت بوت. وەکو ئەوە وایە، بەو شێوەیە. بۆیە فەرمێ وعدم قبوله، قبولیش ناکرێ لێت. أو إثارة القلاقل والظلم والعدوان والمضاربات. أو هم كيشو مشاكل سيركي دروس تبع ظلم وزور، أو هم عرقلية، أو هم دجمن كاريانا، أو هم نار حتيانا كالولاد الروايا. ويلحق بهذا الباب ما يفعل بعض الناس من المظاهرات التي تسبب شرا عظيما على الدعاة. هندي لخلق شيء مظاهرات كشرك زور قوريه بلسر دعاة. فالمسيرات في الشوارع والهتافات ليس هي الطريق للإصلاح والدعوة، أو هتاف كيشان أو الروشني سرجادة، أما براستي الرقيق نية بو إصلاح وبو تشاكسازي وبو دعوة كردن وبانقواز كردن. فالطريق الصحيح بالزيارة والمكاتبات بالتي هي أحسن. وكل حديثك في غمص الله عصام كبوم جرانا ولا درسي بيشو. من كانت عنده نصيحة لذي سلطان فلا يبدي لها علانية. شيخ الباني بصيح يزانه فرمي كسي نصيحتك بو سلطانك هي بابا شي بابا آشكرا نيله ولكن ليخلو بها بابا بشي بو لاي بزيارات يا بالمكاتبات بنوسين كسي باش بينوسي كسي تشاك كسي ديار بينوسي. فتنصح الرئيس والأمير وشيخ القبيلة بهذه الطريقة. سروكيك شيخك يعني سروك هوزيك أميريك بمرق جوانا لا بالعنف والمظاهرة نكبة وتشيب مظاهرة. أما لكيات ولا مجلي بحوث إسلامي هاتوا جماري سيواشت يتر أوا قول الشيخ بن باز الرحمة خوالي به، قول الشيخ صالح فوزان الرحمة خوالي به، همو يفرمون بچیە بێ بە ڕێگەی شەرعی ئەبێ و ئەم مظاهراتانە ڕێگەی شەرعیتیان نییە. بۆیە سەیرەکەی مەفسەدەکانی زیاترە. ئەو وەجهی یەکەم، ئەوە وەجهی یەکەم، واتە ڕووی یەکەم لە ڕەتدانەوەی ئەو شوبهەیە ئەوەیە. وەجهی دووەم چییە؟ أن منع الحقوق، ئەمە قاعدەی بەڕاستی شەرعین لەم مەجالەیە جوان زەبتیکە. أن منع الحقوق منع کردنی حەقەکان لەسەر تۆ
مثلا تۆ مافێکت هەیە پێویستە بدەنێ بەڵام نادەنێ نەدانی ئەم مافانە ووقوع الظلم وهروها دروسبوني ظلم ليس بمسوغ عند أهل السنة للخروج على الحكام أما أون بوتوي ناشر عينك لا حكام لدى صلاة داران درشي واتشورش يندج بكي وعدم السمع والطاعة لهم تو جرالينكي مثلا أيوكو بلي بشي بالتزوير إشكان جيبجيكي بشي بقاچاخ اشتكان بكي أما أون ناقين لبريك الظلم هيا لبريك ما فكاني تونا سنراو بۆ منە بڵێ وڵا کاکە لەبەرەوەی کە زوڵم لە وڵاتە هەیە وڵا کاکە منە چم لە ژێر سەعاتی کارەباکەوە چێکەم کارەبا بە جیوە ڕاکێشم یانەوە تا بۆ نمونە هاکیەکەم سەعاتەکە یان سەعاتی ئاوەکە ئاوا لێ ئەەکەم یانەچەم تەزویرات لە فڵان شتە هاکەم بە قاچاخ یان ئاوێکی قاچاغ ڕاکێشم بە دزیەوە لەبەری ئەو زوڵمەکە تۆژە بێ وا بکەی یان وەکو یەکێکیانەڵێ ئەو مفەکیرە کە خەڵکی لای خۆمانە یعنی لەم کوردە ئەڵێ کاکە بۆ منە تۆ لە ئیمتیحانە بچۆ غەشکە چ مشکلەیەک بچۆ غەشکە لەبەرەوەی وڵاتەکە ئاوایە بچۆ دزی بکە یعنی دزیت بۆ حەڵاڵەکە لەبەرەوەی کە وەزعەکە بۆ شێوەیە ئەگوزەرێ بۆیە ئەم قاعیدەیە ئاوایە یعنی تۆ لەبەر ئەوەی کە مافەکان مافێک حەق بێ بدرێتێ بەڵام ئێستا منع کراوە لێت لای ئەهلی سونە ئەمە نابێتە مسەوغ یعنی نابێتە بەهانە بۆ ئەوەی کە تۆ دەرچوون بکەیت و شۆڕش بکەیت نابێتە بەهانە ئەوە چونکە ئەوە منهەجی ئەهلی سونە نییە ئێستا باسیەکەین ئەمە زۆر مهمە زۆر ضرورە ئەمە منهەجی ئەهلی سونە وان نییە و ئەمە تەکفیریەکان زۆریان پێ ناخۆش ئەم قسەیە زۆر ئەم قسەیان پێ ناخۆشە کە باسی ئەم دەرچوون و خوڕوج و شتەکەی زۆریان حساسیت پێ هەیە و ناڕەحەتن بەمە بزانە شێخی ئیسلام ڕەحمەتی خوا لێ ابن تەیمیە فەرمێچی لە منهاجی سنەی نەبەویە فەرمێ مجلدی 3 لاپەڕی 300 کە فەرمێچی ولهذا بۆیە قەولی شێخی ئیسلام ابن تەیمیە خوێنمە چکە بە حسابی ئەوان شێخی ئیسلام ابن تەیمیە قوبوڵە و بەداخەوە شێخی ئیسلام ابن تەیمیە ئەمڕۆ ناوەکەی خەریکە خراپ ئەکرێ بەڵام شێخی ئیسلام ابن تەیمیە پیاوێکی زۆر معتەدیل بووە پیاوێکی زۆر پاک بووە پیاوێکی زۆر میانڕەو بووە دژی توند و تیژی بووە بەڕاستی خۆزگە هەموو زانایان لە ڕێی ئیبن تەیمیەوە بڕۆشتنایە ئەو جا بزانە خوای گەورە چۆن خێر و بەرەکەتی خۆی ڕشت بەسەر هەموو خەڵکی و مجتەمع و کۆمەڵگاکان ئەفەرمێ ئەوە قەولی ئیبن تەیمیە کەس ناتوانێت ئینکاری لێ بکە مەگەر کەسی درۆزن ولهذا كان المشهور من مذهب أهل السنة أو كمشهور لمذهب أهل السنة أو الرجيك في غمص أصلا بجيش توصل لقى الصحابة كان لقى التابعين كان لقى شوار مذهبك حتى الرجي قيامة أنهم لا يرون الخروج على الأئمة وقتالهم بالسيف نابت ودرشي لدى صلاة داراني ولاتي وبشي بشمشير بران بريان بوستيتو يا ببي كيسي وآر بي جي وطوب تيارو أوانا نابت وإن كان فيهم ظلم أجرشي ظلم يشبكن تبرنالي ظلم كره أجرشي وإن كان فيهم ظلم أجر ظلم يشبكره كما دلت على ذلك الأحاديث الصحيحة المستفيضة عن النبي صلى الله عليه وسلم كبراستي لبيغمبر صلى الله عليه وسلم فرمي أحاديثه زوري صحيح مع بوات ولم بواره بونمونه فعن وائل عن أبيه قال سأل سلمة بن يزيد الجعفي رسول الله صلى الله عليه وسلم قال أم بياوة أم سلمية برسيارة قال بيغمبر صلى الله عليه وسلم يا نبي الله أي بيغمبر إخوة الرأيت يعني أخبرني بينبله إن قامت علينا أمراء يسألون حقهم ويمنعون حقنا فما تأمرنا أو كوم الله الصلاة دارك هي حق إخوان لإيما داواكا يسألون حقهم ويمنعون حقنا أوان حق إخوان لإيما سنن بەڵام ئێمە حەقی خۆمان داوا بکەین ئەوان منعیەکەن چی بکەین لەم کاتەیە مەسەڵەن پارەی کارەبا و لێسەنێ پارەی ئاو لێسەنێ زەریبە و لێسەنێ پارەی بایعی و لێسەنێ مەسەلەن بەڵام تۆ داوای شتێکەکەی ئەو ناداتێ چی بکەین لەم کاتە چیمان پێڵەی پێغەمبەری صلی الله علیه وسلم فأعرض عنه پێغەمبەر صلی الله علیه وسلم پشتی لێ کرد جوابی نایەوە ثم سأل في الثانية أو في الثالثة إن جاء دوم السهمش يعني أنبياء وداوك إلا بيغمبر صلى الله عليه وسلم فجذبه الأشعث بن قيس أشعث كري قيس قرتي فقال اسمعوا وأطيعوا بيغمبر صلى الله عليه وسلم فرمي جواب قرن جرايل بن ببيستن إطاعة بكن
فإنما عليهم ما حملوا وعليكم ما حملتم. خوای گەورە هەیە ئەوان حەقی خۆیان لە ئێوە داواکەن، ئێوە نەیەن گوناحبارە بن، ئێوەش کە حەقی خۆتان لەوان داوا ئەکەن ئەگەر ئەوان نەیەن گوناحبارە بن، ئەگەر نەیدەن گوناحبارە بن. یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم شتەکەی گێڕایەوە بۆ کێ؟ بۆ سەبرگرتن، بۆی کە خوای گەورە هەیە تر تۆ بۆچی ئەچی؟ یعنی ئەڵی فەما تەئمرونە چی بکەین؟ یعنی ئەم کەسە ئەم سەلەمەیە ئەیەوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بفەرمێ بڕۆ بە شمشێر لی بسەنە، وەگەوەی کە گەنجە بڕۆ حەزی پێیەکە، وەگەوەی کە تەکفیریەکان ئەڵێن بڕۆ بابە بیکوژە لە ملی بە. گەنج حەزی لەوەیە، تەکفیریەکەش چکە عاتیفە گەنجەکەی هەیە. بەس پێغەمبەر صلی الله عليه وسلم وانە، پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاوێکی حەکیم و دانا بووە، بە شەرعی خوا جوڵێتەوە، پێی ناخۆشە ئەم قسەیە چکە سەرێکێشەیە. ها ئیمام مالک کە پێیان وت الرحمن على العرش استوى كيف استوى چەنی پێ ناخۆش بوو؟ چۆن ئیستیوایە؟ فەرمی بیکەنە دەرەوە، ئەمە بیدعەچیە ئەمە تا ئیسەم قسە نەکراوە، ئیسە بۆچی ئەمە کام قسەیە؟ لە کاتێکا ئیستیوا معلومە و کەیفەکە مەجهولە و ئەبێ ئیمانی پێ بێنی و سوئالیش تایە بیدعەیە، بۆچی ئەم کابرایە ئاواڵێ بیکەنە دەرەوە؟ بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم پرسیارانە زۆر ناڕەحەت بووە. بەشێک لە بەشەکانی ئیمان بریتە لە سەبر. تۆ بۆ ئەڵێ ئەرێ چی بکەین؟ ئەتەوێ بڵێم بڕۆ دەرەوە، بڕۆ شۆڕەش بکە، بڕۆ خەڵک بە بەکوشت؟ قەدوا ناڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم. حەدیثە لەکوێ هاتووە؟ لە صحیح ئیمام موسلیم بە ژماری 4888. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێ، طبعا ئەم حەدیثە لە مسلیم هاتووە، ئیمامی نەوەوی هاتووە شەرحی صحيح إمام مسلم كردو بدا مجلد رحمتي خوای لێبێ. ئیمامی نەوەوی یحیە بن شەرەف الدین النەوەوی سەرمەذهبی ئیمام شافعی فەرمێ بابي دانا وإمام نووي بسرم حديثه باب في طاعة الأمراء وإن منعوا الحقوق. يتشي لما زيادر كاك بابي أوي كتو أبي جرايلي أمراء وبيشوا ودا صلاة داركان كي أجر حقك شان لمنع كردي أجر حقي شان نايته تو تشكي تو جرايلي تو ناشي بالتزوير بالري تو هر لا أنا شرعك والري تو شي إجازة سائقي دريني تو شي سنوية جو طازة كي تو شي فورمي باعية كي تو شي عرض جو طابو كي تو شي عرض داگیر ناكي بوشيوي تو شي باري كهرباكي تو شي آوي حرام راناكيش أوي كلسر تويا هي أوان لسر تو بجواني جيب كبيرة أوي كهي توش لسر أوان خو خواهايا صبر قل لسري أو إمام نووي رحمة خايل بالله شرح صحيح مسلم لكتاب الإمارة باسي ويكردو. وعن ابن مسعود عن النبي صلى الله عليه وسلم ابن مسعود فرمي لبيغمبر صلى الله عليه وسلم ستكون بعدي أثرة بيغمبر فرمي صلى الله عليه وسلم ستكون سين سوف هردو كان يستسر فعل مضارع وهردو كان حروف استقبال مستقبلا بوداهاتو بلام سين لداهاتو يجي نزيكا سوف دورتره بيغمبر فرمي صلى الله عليه وسلم هر بم نزيكانا بم نزيكانا فرمي ستكون بم نزيكانا شي دروس تبي لدواي من أثرة شيء أثرة أوي كومالة دا صلاة داريك دين حقكاني توبن بارد نايني بارد أبن ما في توجب جناكن وهروها وأمور تنكرونها بيغمبر فرمي صلى الله عليه وسلم كان اشتيكي أو بيتان ناخوش ريك بواقعية مرو لعالمي إسلامي مش تبواضحي هي أثركش هي وهروها إنكاريكش هي كتو بيد ناخوش قالوا يا رسول الله كيف تأمر من أدرك منا ذلك أي شيء بكينا قد يشيك ليما يجبو الرجا بيغمبر فرمي صلى الله عليه وسلم تؤدون الحق الذي عليكم أو حقي لسرتانا شي داواكن يوبيانني لحق شرعي كان أي حقي خوتان وتسألون الله الذي لكم أو شي كبو إيوه دعوة لأخوابك بو حقك يخوت أما قصي بيغمبر صلى الله عليه وسلم كبياي حكمت بوه أبي بغي بيغمبر صلى بياي حكمت بوه يا بياي دا صلاتي وكاتبوه يخو بيغمبر صلى خوي سردار بوه كاتب خوي سروق بوه واني ايوه بيغمبر صلى الله عليه وسلم أمام بيله لكامل دا صلاتي خويا بو بيغمبر صلى الله عليه وسلم كان قساني كردو خو أو نو بيجير دستبو بيو كاتب بيغمبر صلى الله عليه وسلم خوي دا صلاة دار بوه خوي سرداري همو جيهان بوه خوي نامي نوسيو يعني كتب كاني خوي بوه همو ملوك وأمراء كان الدنيا ناردوه إيه باشا بو بيغمبر صلى الله عليه وسلم ليان بنو ليان درشنو حقي خوتان جيب كان برامبر أوانا قر حقي عناني كواتا درشنو لمليان بن دبر يك حديث بدو زر وبزان مشتي واهي نايبينيت وحديث كان جميل الصحيحين هاتوا
کاڵین هەموو یعنی زۆرینەی لە صحیح ئیمام بوخاری مسلم هاتووە مەجالی ئینکاریکردنی نییە. ئیتر سەد کە ڕەگەنج بی عاتیفە بی بڵێ وەڵڵای کاکە ئەمە ناچێت بە عەقڵی منە، عەقڵی تۆ نوقسانە لەو کاتە، ئەوە عەقڵەکە و نوقسانە، بۆیە عەقڵ ناچێت بە عەقڵتە. ئەوە ئێستا حساب کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێستا زینووە ئاوا بە تۆڵێت، تۆ پرسیاری لەکەی بە واقعێک جا جوانی ئەم دینە لەوایە، یعنی لە هەر زروف و زمانێکە تۆ هەر واقعەیەک بێ بەسەر مسلمانانە دینی خوا باسی کردووە بەڕاستی، شتێک نییە خوا و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم باسییان نەکردوێ. بۆچی؟ لەبەرەوەی ئەوان یعنی خوای گەورە بۆ خۆی ئینسانی دروست کردووە و واقعەکە خۆی علمی پێیەتی و ئاگای لێتی کەواتە چارەکە سەرەکەشی داناوە لەسەر زمانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. ئەم حەدیثەش لە صحیح ئیمام بوخاری مسلماتوە، لە بوخاری بە 3603 لە مسلمیش بە 4881. قال الشيخ الإسلام ابن تيمية، شيخ الإسلام ابن تيمية رحمة الله عليه بشيء فرمي فقد أخبر النبي صلى الله عليه وسلم أن الأمراء يظلمون ويفعلون أمورا منكرة، ومع هذا فأمرنا أن نؤتيهم الحق الذي لهم. أم حديث أنا باسي شكا باسي وكا كومالة دا صلاة دار يكدين، كومالة أمير يكدين، ظلم أكن، وكومالة أمورك منكر أكن، منكر يعني خراب أكن. ومع هذا لقال أول شاب يغنبر صلى الله عليه وسلم أمر من بيكا كتشيبكين أن نؤتيهم الحق الذي لهم، أو حقيقة هي أوان ولا سر إيما حقيقان بينهم نموني باري كاربا كمينايو، ونسأل الله الحق الذي لنا، أو حقشك هي إيما يدعوى لأخوابك. بيغنبر صلى الله عليه وسلم وما فيه فرمي حديثك صحيح إمام مسلم هنا حديثك إمام بخاري. ولم يأذن في أخذ الحق بالقتال، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیزنی نەیاوە بەوەی کە ئەم حەقە وەرگریتەوە بەچی بە قیتال بە شەڕکردن. لەمە ڕوونترەیە شێخ ئیسلام ئاوا فەرمێ ئێزانایانمان ئاوا لە حەدیثەکان تێیەگەن، یعنی لەسەر ئەو حەدیثەی کە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم نظر الله امرأ سمع منا حديثا، خوای گەورە ڕێی کەسێ ڕوونا کاتەوە کە حەدیثێ لە ئێمە ئەبیستێ فبلغه كما سمعه، چۆن بیستوێتی ئاوا ئەیگەیەنێ بە خەڵک. فڕب مبلغین، چونکە زۆر جار هەیە ئەوەی کە تۆ حەدیثەکەی پێگەیەنی ئەو عامین سامع لە سامعەکە واعیترە، زیاتر تێگەیشتوترە. ابن حەجەر ڕەحمەتی خوای لێ ابن حەجەری عەسقەلانی ئەفەرمێ من کەسێک حەدیثێکم بۆ هێنێ بەس حەدیثەکەم بۆ هێنێ ئەو یەک معنای لێ تێگا، من 50 معنای و فائیدەی لێ دەرێن. یعنی زانایان تێگەیشتون لەم حەدیثانە. برا خۆشەویستەکان، خۆتە نەبێ عەقڵی خۆکەیتە پێوەر بڵێ وەڵڵی برا ئەمە معقول نییە بەخوا من نابێ ئاوا بێ، یام حەدیثانە بەگەڵ یەم ڕۆ نایە، غەڵەت نابێ شتی وا بکەی. بۆیە ابن تيمية رحمتي خوای لێ بێ فەرمێ ولم يأذن في أخذ الحق بالقتال، ئەمری نەکردووە بەوەی کە تۆ حەقەکە وەرگری بە قیتال و بەشەڕ. ولم يرخص في ترك الحق الذي له، وإذنی شنیاوە لەوەی کە ئەو حەقەی کە هی ئەوانە لەسەر تۆ نەیتەوە ئەبێ ئەو حەقە بیتەوە، ئیلا ئەبێ ئەو حەقە بیتەوە. إمام بيهقي رحمة خالي بهر أويش بهمان شو بابي لسلام حديثة دانا فرميتي باب الصبر على أذى يصيبه من جهة إمامه، بابي ويك توب الصبر قري لسر أويك أو نار رحتيك لإمامك خوتويت لسروك خوتويت، وإنكار المنكر من أموره بقلبه وترك الخروج عليه، أو إنكار منكر بلدلي خوتابه بدل بيدنا خوش بينك بشي درشي قتالي برامبر بكي. أم بابتا بردوام بإن شاء الله لدرسي داهاتوش زياتر قصانا رونا كينوا بإذن خواي قروا بالا دست، والحمد لله رب العالمين، وبارك الله فيكم.